سڵاو چۆنی؟ سەرچاوم بەخێر بێن فەرموون یاخوا بەخێر سەرچاوماتن وەڵا خەریکی ئامادەکردنیم جگەرم زۆر باشە ناوت؟ من ناوم هەنا عوسمانە ناسراوم بە نەسرین لە کەوافخانە زۆر کەس بە نەسرین بانگمەکە تەمەنت چەندە؟ تەمەنم 38 ساڵە خەڵکی کوێی؟ خەڵکی بەڵخەم خاوەنی چەند منداڵی؟ خاوەنی 2 منداڵم ئاستی خوێندن؟ مەستی خوێندن تا 6م خوێندووە خاتون چەند ساڵە ئەم کارە دەکەی؟ من تقریبان 8 ساڵە ئەم کارە ئەکەم بیرۆکەی دروستبوونی ئەم کارە چۆن بوو؟ ئێمە خۆمان خەڵکی ئەم دێین ئەمە دێ بەڵخەیە کە هاتینە ئێرە گەشتیان ڕووی لێرە ئەکرد بەس هیچ خواردن و مەطعەمێک و شوێنانەی لێ نەبوو ئێمە شەستاین بە دانانی ئەم مەطعەمە لێرەیە سەرەتا کە پرێکمان هەبوو لەسەرەوە بیرمان لەوە کردەوە بیکەین بە شوێنێکی قەپات چونکە زستانانیش خەڵک سەردانی ئێرەکە هەستاین ئەمەمان دانا لێرە ئیشی چێشتخانە و ماڵەوە چۆن ڕێکی خستووە؟ ئاساییە وەڵا ئیشی چێشتخانە و ماڵەوە ڕێکم خستۆ لە هەفتەیەکا 2 جارێکە گەڕێمەوە ماڵە و ڕۆژانی تریشکە دەوام نەبێت من مناڵەکان مهێنمە ئێرە لەگەڵ خۆم کچەکە مەتوانێت ئیشم لەگەڵکە کوڕەکەشم بە دەورمابێت و کەیفی بە شوێنەکە دێت چێ هاوکارتە؟ من لە ماڵەوە دایک و باوک و خوشکم زۆر هاوکار من لە دوکانش هاوسەرەکەم هاوکاری مەکات لێرەش ئیشکردن بۆ ئافرەت لە دەرەوە قوڕس نییە؟ نەوەڵا من ئافرەت هەموو شتێک تەبیعیە ئینسان ئەگەر خۆی لێ ببڕێ بتوانێت ئیشکردن زۆر ئاساییە بۆ ئافرەت ئەو میوانانەی کە دێنە لاتان سەردانتان دەکەن لە چێوە دێن؟ زۆربەی میوانەکانمان لە دوهۆک لە زاخۆ لە هەولێر سەردانمانەکەن لە چوو وەرزێک گەشتیار دێتە چێشتخانەکەت؟ ئێمە لە بەهار ئەوەڵی بەهار گەشتیار زۆر سەردانمانەکات تا ئەم مانگی 12 و 11 خاتون ئەو کارە حەزی خۆت بوو؟ بەڵێ بۆ کاری چێشتخانەت هەڵبژارد؟ ڕاستی چێشتخانە بەلامەوە نازانم مێشکێکی مرتاح و جەوێکی ئارامە بەلامەوە لەگەڵ سیرکردنی تەلەڤیزیۆن چۆنی کاتت هەیە؟ بەڵێ سەیری چی دەکەی بە زۆری؟ بە زۆری وەڵاسی هەموو بەرنامەکانەکەم سی هەواڵ زۆر گوێ لێگرم لەگەڵ خوێندنەوە چۆنی؟ لەگەڵ خوێندنەوە بەڕاستی دەرفەتی من خوێندنەوەم نییە چونکە ئیشکارم زۆرە ئەی لەگەڵ گۆرانی؟ گوێڕاگرم لە گۆرانی تایر تۆفیق یان ڕەسوولگەردی؟ تایر تۆفیق سەیری یاری دەکەی؟ بەڵێ هاندەری کام تیپی؟ بەرشەلۆنە ئەی خاتون نرخی خواردن چۆنە لە چێشتخانەکەت؟ نرخی خواردن ئێمە هەر شیشێک کەباب بێ گۆشت بێ ئەو شتانە 3000ە دۆشمان هەیە بە 2000 و ساردی شتیژ احتیاجی وەک شوێنەکانی تر بە 500 کەس هەبووە بێتە چێشتخانەکەت داوای نان بکات و پارەی پێ نەبوو بێت؟ نا من شتی وا سوتفەی نەکردووە لە لامان ئەگەر سوتفە بکات؟ ئەگەر سوتفە بکات من زۆر تەبیعیە لە لام بگرە بشتوانم هاوکاریەکەم کاتت بۆ منداڵەکانت چۆن تەرخان کردووە؟ کاتم بۆ منداڵەکانم تایبەتە ئێمە چونکە هەمومان کوردین و تێکەڵ زۆر بە خانەوە دڵماڵین من زۆر ئالوودەی مناڵەکان زۆر ڕازین لە من و باوکی گرەیان یەلێت؟ نا لەخوا بەزیادێ ئەی خاتون قسەیەک تێ بۆ ئافرەتانەی کە لە ماڵ دانیشتون چاوەڕێی دامەزراندن دەکەن کار ناکەن بەڕاستی من داوام لەو ئافرەتانە ئەوەیە بچن بەس یەک یارمەتی مێردەکانیان بنەوە کاتە ئەزان ئیش چەند خۆشە هەموو ئیشێ مەرج نیێتەوە لە مەقام ئیشکەیت مێردەکە دوکانێکی شەوانە سەردانی بکە ئیشێکی لەگەڵ کە جا ئەزانی مێشکت چەند مرتاحە بەگشتی چ پەیامێکت هەیە بۆ ژن؟ وەڵام من داوا لە ژنەکەم ئێمە خۆمان زۆر خۆمان بچووک کردوێتەوە داوایان لێکەم ئێمە خۆمان بەکەم نەزانین چونکە ژن ئەوە نیە ئێمە بیرمان لێ کردوێتەوە پرۆژەت چییە بۆ داهاتوو؟ وەڵام من پرۆژەشتی زۆرم بەدەسەوەیە بەس بەڕاستی تۆ کە من ئەو کەسانی کێنە ئێرە ئەڵێن ئێمە حەزەکەین سەردانی و شوێنەکەین تۆ خۆت لێوێ بیت ئەجینا من لەو بەریشکە پرم داناوە چونکە خۆم لەوێ کار ناکەم لەم بەر کارەکەم خواردنی ئێرەش ئەچێتە ئەو بەر بەس کابرا هەر پێی قبوڵ نییە ئەڵێ خۆتان لەوێ نین ئەجینا پرۆژەم زۆرە من حەزمەکە ماڵعەمیشم لە سلێمانی فەرعم هەبوایە و لە هەولێریش فەرعم هەبوایە دوا پەیامت؟ دوا پێیام بە خێراتنتانەکەم دەستخۆشیتان لێەکەم لەشتان ساڵ بێ